بەناوی خی گەۆ میهرەبان لە هەر جگایکن ڕێز و سڵاو و خۆشەویستی بەتان ئارەستەوێ بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پێم لەگەڵ کامێرەمانی هاوکارم یا و جمعە پەیامێکی دیکەی هەوڵاتیان بۆ ئەوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە بەڕێزانم ڕۆباز لە مردنی بەڕێز سەرۆکۆماری عێراق سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز مامجەلالەکەین گەڕای سەرخۆشی خۆمان بۆ بنەماڵەکەی هیواداری خی گەۆ باشتی بەرینی شاد کات بەڕێزانم ڕۆ دەمانەوێت ئەم شۆ دەمانەوێت لەگەڵ هاوڵاتیانە باز لە مردنی سەرکردەکان بکەین دەمانەوێت بپرسین مردنی مامجەلال چ پەیامێکی پێیە بۆ سەرکردە سیاسیەکان بۆ ئەو سەرکردانەی کە جومگە ئەساسیەکانی دەوڵەتداری هەرێمی کوردستانە بەدەستۆیە بۆ ئەو سەرکردانەی کە جومگە ئەساسیەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەبن ئایا مردنی مامجەلال پەیامێک نییە بۆ هەموو سەرکردەکان کە ئەوانیش دەبێ بمرن ئایا تا چەند پێویستە سەرکردەکان لە مردنی مامجەلالەوە دەرز وەربگرن چاکسازی بکەن چونکە ئەوانی ڕۆژێک دەبێ ژیان بەجێ بێڵن و بگەڕنەوە لای خی گەورە بۆیە تا چەند گرنگە بە بڕۆی هاوڵاتیان سەرکردە سیاسیەکان پێویستە لە مامجەلالەوە دەرزی ئەوە وەرگرن پەندی وەربگرن کە ئەوانیش دەبێ بمرن و پێویستە چاکسازی بکەن پێویستە دڵی میلەت ئاشکەنەوە پێویستە خزمەتی میلەتەکان بکەن تاکو مێژوێکی پڕ لە سەروەری بۆ خۆیان لە دۆی خۆیان بەجێبی هەڵن لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان بابزانین هاوڵاتیان چیمان پێ دەڵێن فەرموو بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بێن ئەم شۆ دەمانەوێت لەگەڵ هاوڵاتیانە باز لە مردنی سەرکردەکان بکەین ئینشاڵڵا مردنی مامجەلال دەبێتە هۆی ئاشتەوایی لە هەمووی عێراق لە کوردستان خوای گەورە ئەمەی بە ئێمە یاوە کە ئەبێ ڕۆژە لە ڕۆژانیش هەر بچنە بەردەستی خۆی تەمەشایە چ ڕابردووی کابرایەکەن چی لەگەڵ خۆی برد چی لەگەڵ خۆی برد هیچی نەبەر کەسانێکی دڵسۆزی هێشتامەوە لەم گەل و میلەتەیە بتوانێت شتێ بۆم خەڵکە بکە هەتا ڕۆژێ سەعاتێ زووتر ئەو سەرۆت و سامانەی ئەم میلەتە هەژارە وەستەم دیدەیە بگەڕێنەوانێ باشترە بووە ئێستا هەمومان بینیمان لە تەعزەی کاکنەوشیروانە سەرکردەکان قسەیانە کرد خەڵک چۆن بوو بەیان مامۆستا عەلی باقر قسەیە کرد چۆن بوو بەیان خەڵک هەچ کەسەوە مێژوێ بۆ خۆی تۆمارەکە و بۆ ژیاننامەی خۆی میلەتی ئێمە ئەناڵێنێ بەدەست سەرکردەی نە سیاسی یا نە ئەکادمی تا چەند پێ دوایە پێویستە سەرکردە سیاسیەکان بەخۆیانە بچنەوە خزمەتی میلەتەکان کەن بە تاکید مردنی مامجەلال دەبێت هەموو کەس ئەوانە لە دەسەڵاتن بە خۆیان داوزنەوە کە ڕۆژێک دادێ هەمان دەمرن مامجەلال ئەو پیاوە گەورەی بوو کە هەموو دنیا احترامی پێ دەکرد سەر ڕۆی مردن حتمی هەمومان دەمرین طبعا هەموو کەس بۆ هاتە سەر ئەو زەمینە دەبێ بمرێ جا ئەوەی چاکە بکات چاکەیەکەی دەمینێ ئەوەی خراپەشکە خواحافیز تا چەند پێ دوایە سەرکردە سیاسیەکان ئەوانەی کە حکومڕانی بەڕێوە دەبن هەلێکیا لە بەرز ساماوە هێشتا تا دڵی میلەت ئاشکەنەوە تاکو خزمەتی میلەتەکان کەن ئینشاڵڵا مردنی مامجەلال دەبێتە هۆی ئاشتەوایی لە هەمووی عێراق لە کوردستان پێشەوەی کە سەرخۆشی لە خوێنەوادەکەی و لە بنەماڵەکەی دەکەم بەڕاستی ئەو پیاوە پیاوێکی کەڵە پیاو بوو پیاوێکە کە هەمومان ئەبێ ئەسەفی بۆ بخوازین باوکی ملەت بوو بەڕاستی هیوادارم کۆچی مامەجان بێ بە ئاشتی و تەبایی بۆ هەموو وڵات وەداوە لە هەموو سەرکردە سیاسیەکانەکەم لەسەر مێزی گفتوگۆ قەیرانی دارایی و وەختی و زروفی ئەم هەرێمی کوردستانە چارەسەر بکرێ بۆیە هیواداریشم لێرەوە هیوادارم هەموو تاکێکی ئەم کۆمەڵە لە ماڵەکان لە دەرەوە لە شەقام لە هەرچیا بن پرسە بژێڕن چونکە ئەو پیاوە پیاوێکی نەمرە بوو پیاوێکی کۆڵە دەربوو پیاوێک بوو لە شاخ و لە دەشت و لە شار و لە هەموو شوێنەکان بەڕاستی هێوێنی ئاشتی هەموو وڵات بوو من هیوادارم سەرکردەکان بێ بە پەیامێک بۆ سەرکردەکان چونکە هەروەکو پێشتر مامەجان چۆن ئەم شۆڕشەی بەڕێوە برد سەرکردەکانیش بتوان ئەم شۆڕشە بەڕێوە بەرن هیوادارم بێ بەنەوەی ئاشتی بۆ هەموو وڵات بە سەقامگیری هەموو وڵات چونکە مامە پێم وا بێت خۆمان هەموو لە نەتەوەکانمان هەر لێک گەنجی ئەم وڵاتە ئەبینە مامە چۆن لە ژیان و لەسەر شاخ و هەموو شوێنەکان چۆن تێپەڕی کردووە بۆیە هیوادارم لە ڕێگەی ئەم کەناڵەوە داوا لە هەموو قاعدە و سەرکردەکانەکەم کە بتوانن وڵات سەقامگیری وڵات بپارێزن هەروەکو پەیامی مامە چۆن پێشتروتی شاری سلێمانی شارە حیاتەکەیە هەر بە ئەو شارە حیاتە بمێنێتەوە بۆیە ئێمە هەمومان ڕۆژێک لە ڕۆژان نەک تەنها مامە هەمومان جێگەمان ئەم شوێنەیە هەمومان شوێنمان ئەم جێ شوێنمان ئەم جێگایە کە خوای گەورە ئەمەی بە ئێمە یاوە کە ئەبێ ڕۆژە لە ڕۆژانیش هەر بچنە بەردەستی خۆی مامە ژێکێک بووە لەو کەسانەی کە
ئێمە ئەسەفمان زۆر پێخواستووە شادومانین بە مردنیشی بەڕاستی چونکە مردنێکی سەربەستی کردووە لە دوای خۆی نەوە و چین لە توێژی خەڵکی بۆ خەڵک بەجێهێشتووە سەقافەتێکی بۆ خەڵک بەجێهێشتووە کە ئەسەفی بێدەخواستێ بەڕاستی بە تاکید وایە پێویستە سەرکردەکان هەمان بەخۆیان نابستنەوە زیاتر خزمەتی خەڵک بکەن بەڕاستی ئێستا خەڵک گەنج بە تایبەتی هەمووی دڵشکاوە هەموو لە میلەت هەموو لە سەرکردەکان ڕەنجاوە هیوادارم ڕۆژێک لە ڕۆژانە ئەم سەرکردانە بتوانن شتێکی وا بکەن میلەت لەگەڵ خۆیانە ئاش بکەنەوە چونکە سپەی یا دووسپەی ئەوانیش کورسی دەسەڵات بەجێ هێڵن ئەوانیش ئەڕۆن و ئێمە بەجێ هێڵن بۆیە پێویستە ئەوان شتێک بکەن یعنی لە کاگنە و شیروان و لە مام جەلال ئەو پەندە فێر بن کە شتێک لە دوای خۆیان بەجێ بهێڵن کە ئەوان ببێتە شانازی بۆ خۆیان بۆ حیزبەکەیان بۆ سەرکردەکانیش کە سپێنێ خەڵک ڕەحمەتیان بۆ بنێرێ نەک کە لە دوای مردیان خەڵک پێیان بڵێ ئەوانە گۆڕ بە گۆڕ بچن هیوادارم ئەمانە بە خۆیان نابستنەوە بتوانن خزمەتی میلەتەکەیان بکەن دڵسۆزانە پاک و بێگەردی کوردایەتی بکەن نەک حیزبایەتی نەک هەمیشە میلەتی ئێمە بۆتە قوربانی دەستی ئەوان میلەتی ئێمە ئەناڵێنێ بەدەست سەرکردەی ناسیاسی یان نە ئەکادمی کەسی شیاو لە وڵاتی ئێمە لە شوێنی شیاو نییە هیوادارم ئەمانە بتوانن نەوەیەکی نوێ وا پەروەردە بێت لە کوردستان یعنی جێگەی فەخری میلەت بن سەرکردە نەک ئەوان بە میلەتەوە خۆیان ڕابن و کە مردن شتێکی وا بەجێ نەهێڵن کە خەڵک سبێنێ بۆیان دڵتەنگ بێت والله ئەوەی مام جەلال کردیاترە بێ بەدەرجێ بێ بۆ ئەوان بۆ سەرکردەکانی تر کەوا برای ئاشتی یەکبوون ئەو زۆری حەز لەو تەبایی بوو مام جەلال بەڕاستیەکەی سڵاو لێبێ ئاقاتەوە قوربان سپاس مردنی مام جەلال تا چەند پێ دوایە پەیامێکە بۆ هەموو سەرکردە سیاسیەکان پێویستە بە خۆیان نابچنەوە دڵی میلەت ئاشکەنەوە چیتر میلەت نەڕەنجێنن پێشەکی بەداخەوە بۆ لە دەستداری سەرکردەیەکی ئاوا بەڕاستی سیاسەتمەدارێکی گەورەی وەکو مام جەلال هەرگیز دروست نابێتەوە پڕ بەدڵ پێمان ناخۆشە ئەم پامەی مردنی سەرۆک مام جەلال پامێکە بۆ هەموو سەرکردە کوردەکان مانای وایە لە پاش هەموو خەبات و ئەو هەموو سیاسەتەی کە کردی ڕۆژێکگەیە ئەویش و ئێمەش هەمومان ئەم میلەت و گەلە بەجێڵین باشتر وایە شتێک پێشکەشکەین مە میلەتە شتێک پێشکەشکەین کە لە دوای خۆمان کە ڕۆشتین بێ بە سەرۆریەک بۆمان بۆیە من هیوادارم مردنی مام جەلال هەرچەند پۆستێکی گەورەیە بۆ هەموو لایە ببێت بۆ ئەوەش کە ئاشتەیەکی سەرتاسەری لە کوردستانە ڕووبە بە هەر چوار پارچەکەوە و هیوادارم مام جەلال خوا بە باشتی بەرینی شادکە خۆی وەکو سەرکردە من یەک پەیامەڵێم یعنی بەعزێ سەرکردەیەک لەو قەنەعەتانی بکە توانێت شوێنی بگرێتەوە ئێستا لە دەستدانی کاگنە و شیروان و هەم لە دەستدانی مام جەلال ئەمانە ڕاستی سەرکردەیەکی کاریزمای سەرکردەیەکی سیاسی کوردی یعنی هەتا بڵێ مەدرسەیەکی جوانیان بەجێهێشتووە بۆ هەموو سەرکردەکانی تر و بۆ هەموو خەڵکی کوردستان بەعام بەڵام وەکو ئەوی کە شوێنی ئەوان بگریتەوە نەوەڵا داتوانێت یعنی زۆر زەحمەتە بتوانانی شوێنی ئەوان بگرێتەوە بەس بە لە هەمان کاتە کەسانێکی دڵسۆزی هێشتامەوە لەم گەل و میلەتەیە بتوانێت شتێ بۆم خەڵکە بکە ئەم شەو دەمانەوێت لەگەڵ هاوڵاتیانە باز لە مردنی سەرکردەکان بکەین ئیشاڵە مردنی مام جەلال دەبێتە هۆی ئاشتەوایی لە هەمووی عێراقنەک لە کوردستان خوای گەورە ئەمەی بە ئێمە یاوە کە ئەبێ ڕۆژە لە ڕۆژانیش هەر بچنە بەردەستی خۆی تەمەشایەتی ڕابردووی کابرایەکەن چی لەگەڵ خۆی برد چی لەگەڵ خۆی برد هیچی نەبەر کەسانێکی دڵسۆزی هێشتامەوە لەم گەل و میلەتەیە بتوانێت شتێ بۆم خەڵکە بکە هەتا ڕۆژێ سەعاتێ زووتر ئەو سەرۆت و سامانەی ئەم میلەتە هەژارۆستەم دیدەیە بگەڕێنەوانێ باشترە بووە ئێستا هەمومان بینیمان لە تەعزەی کاگنە و شیروانە سەرکردەکان قسەیان نەکرد خەڵک چۆن بوو بەیان مامۆستا عەلی باقی قسەیە کرد چۆن بوو بەیان خەڵک هەچ کەسۆ مێژوێ بۆ خۆی تۆمارەکە و بۆ ژیاننامەی خۆی میلەتی ئێمە ئەناڵێنێ بەدەست سەرکردەی ناسیاسی یان نە ئەکادمی سەرەتا پرسە سەر خۆشی خۆمان ڕاگەێنین بە بۆنی کۆچی دوایی مامی گەورەمان بێگومانەوەش پێویستە هەموو سەرکردە سیاسەکانی کورد وانێک لەوە وەرگرن کە
کۆچی دوای مامزلال و هەروەها خوا لە خۆشبوو کاک نەوشیروانیش بەتوان بڵێم زیانێکی گەورە بوو لە ساحەی سیاسی کوردستان و بە تایبەتی مەمزەل لەسەر ساحەی سیاسی عێراق بۆ پێویستە هەموو سەرکردەکانی کورد وانەی کەسە لە ژیانە ماون دەرسێک وەرگرن و تا لە ژیانە ماون ئەوە نێ بۆیانەکە کە خزمەتی خەڵک بکەن باشترە. بێگومان هەر ئەوەیە کردەوەکانە منێتەوە مەسەن کەسێکی و کاگنەوە شیروان کە ئێستا خەڵک وەنگ بۆی بەداخ بوو لەبەرەی کەسێکی سیاسی بوو کەسێکی خەباتجێڕ بوو کەسێک بوو کە بڕوای بە چاکسازی و بە مؤسساتی وڵات هەبوو ئەنی دروستکردنی وڵاتێک لەسەر ئەساسی مؤسساتی بوو بۆیە خەڵک زۆر بۆ پەرژ بوو هیواداری هەموو سەرکردەکان ینی چاولۆکەن چاو لە سەرکردە عالەمیەکان کەن وەکو غاندی وەکو ماندێلا وەکو ئەمانە بۆ ئەوەی کە خەڵک بە پەرۆژێ بۆیان ئەوانیش بە پەرۆژم بۆ خەڵک بۆ وڵاتەکە بۆ نیشتیمان. سەرکردەش وەک هەر مرۆڤێکی ئاسایی دەبێ بمرێت بەڵام ئەوەی مردنەکەی جیا دەکاتەوە لە مرۆڤێکی ئاسایی ڕەفتار و هەڵسو کەوتەکانیەتی ئەو مێژوەیە کە تۆماری دەکا بۆ خۆی تا چەند ئەو سەرکردەیە توانی بەتی خزمەتێکی ڕاستەقینە بەبێ جیاوازی بە گەل و نەتەوەکەی بکات تا چەند ئەو سەرکردەیە توانی بەتی بەبێ جیاوازی خزمەتکارێکی ڕاستەقینەی میلەتەکەی بێت تا چەند ئەو سەرکردەیە توانی بێتی لە ناو دڵی خەڵکە بە جۆرێک جێگەی خۆی بکاتەوە کە هەمیشە خەڵک خەفەتبار بێ بۆی بەمردنەکەی بۆیە سەرکردەی ڕاستەقینە ئەو سەرکردەیە کە هەمیشە لەگەڵ مەعانات و لەگەڵ خەمەکانی گەلەکەیدا بژی نەک خۆی وەکو فیرعون بژی و گەلەکەیشی وەکو کۆیلەیەک بژی نەک ئەو سەرکردەیە بە جۆرە لە جۆرەکان خۆی لە کۆشکا بژی و میلەتەکەشی لە ژێرزەمینا بژی سەرکردەی ڕاستەقینە ئەو سەرکردەیە کە خاکی بێت کە بێتە ناو خەڵکەوە ئاگای لە ژیانی خەڵک بێت سەرکردەی ڕاستەقینە ئەو سەرکردەیە کە خەڵک بزانێ ڕۆژانە چی دەخوات چ شتێک دەخوات خواردنی ئەو کەسانە چییە خواردنی مرۆڤە هەژارەکان چین ئەوی ڕۆژانە لەو خواردنە بخوات تا بزانێت تامی ژیان چۆنە تامی ژیان لای خەڵک چۆن و لای ئەم چۆنە نابێت سەرکردە خۆی لە خەڵکی تر جیا بکاتەوە بۆیە سەرکردە ئەو کاتە پێدەوترێت سەرکردە بەر لە مردنەکەی مێژوێکی پڕ لە سەروەری لە خزمەتکاری لە خزمەتکردن لە خۆشویستن بۆ گەلەکەی تۆمار بکات ئەو کاتە سەرکردە دەتوانێت بڵێ من بە ئارامی سەردەنێمەوە من لە بەردەم خوا و لە بەردەم میلەتەکەمدا سەربەرزم من سبەینێ وەڵامێکم پێ لێنێ و قەبردا کە بڵێم من سەرکردەیەکی ڕاستەقینە بووم بۆ گەلەکەم خزمەتکاری میلەتەکەم بووم ئەگەر سەرکردە بەم جۆرە بوو بۆ هەمیشە بە نەمری لە ناو دڵی گەلەکەیدا دەمێنێتەوە کوردیش پندێکی جوانی هەیە دەڵێت لە بیرەدی ئەو کاتانەی کە لە دایک بوویت تۆ دەگریایت و خەڵکی پێ دەکەنین دەوا بژی کاتێک کە مردیت با تۆ پێ بکەنیت و خەڵکی بگری ئەگەر سەرکردە بەم جۆرە بوو ئەوە پێدەوترێت سەرکردەی ڕاستەقینە ئێمە زیاتر بەردەوام دەبین بابزانین هاوڵاتیان چیمان پێ دەڵێن با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین ینی بەداخەوە هەموو کورزەرێکی زۆر گەورەی کرد و خاستان شاری سلێمانیش لەبەرەوەی نازنای شاری سلێمانی مام جەلال بوو شۆڕشی نوێ هەڵگیرسانەوەکەی هەر مام جەلال بوو ئەم خەڵکە لە خۆشی ئەو شۆڕش و لە خۆشی ئەو مام جەلال یعنی هەموو فیداکاریەکی پێشکەش کرد خاستن ئەم شارە ئەنجا بێجگەل لە کورد و هەموو چوارپارچەی کوردستان و بێجگەل لە هەموو کەسایەتێ بەناوبانگەکانی هەموو دنیا کە مامجەلال ناوی مامجەلال لایەن زۆر پیرۆز بوو کە ئینسانێکی عادل بوو کە ئینسانێکی سیاسی و عاقلانێ بوو کەواتە مامجەلال مرد هیچ شتێکی لەگە خۆیانە بەرکردەوەکانی لەبێت کەواتەمە زەنگێک نییە بۆ سەرکردە سیاسیەکان پێویستە بەر لەوەی ژیان بەجێ بێڵن خزمەتی میلەتەکان کەن چکم ئەو سەرۆتوماڵی کە خۆیان کردوتە ئێستا لەسەر حسابیە میلەتە بە دڵنیایە بەجێ دیاڵن بۆیە باشتر نییە کردەوەی باش بکەن بە تاکید وایە خۆشیان باشە زانن چکە هەر لە قورئانیشان وستراوە ئەڵێ ئێمە زاڵممان لابەر مەقسەد مامجەلال نییە نەخێر خۆیان باشە زانن هەر لە سەدامەوانێ هەر لە قەزافیەوانێ ئەڵێ زاڵممان لابرد هیکەمان هێنایە خسمانە شوێنی خۆ ئەوان لەسەر کورسی ئەوانیش دامانان بەڵام زوڵمی زیاتریشان کرد ئەمە ئەمانن لە قورئانیشە خوا ئیشارەتی بۆ کردوون خۆشیان باشە زانن بەڵام قەبری خۆیان قوڵترەکەنەوانێ بەس بۆ چووەچن من یەک ناسیحەتم هەیە بۆیان هەتا ڕۆژێ سەعاتێ زووتر ئەو سەرۆت و سامانەی ئەم میلەتە هەژارۆستەم دیدەیە بگەڕێنەوانێ باشترە بووە چکانیە عقابی خوازانی چۆنە ها بە چەخۆیانە کرد بە قاچ و قولی قەزافیە لەو خراپتیان بەسەرایە
ئەوە بۆ خۆیانی نەکەن و بۆ کەس و کارەکان بەزەیەشان بە مناڵ کەس و کارەکەیان بێتەوە باشترە. دڵگرانی بە کۆچی دوایی مامجلال سەرکردەیەکی دیاری عێراق و هەرێمی کوردستان بوو خواعافی کاویشەڵات جێگەی باش بێ داواکارین کەوا سەجەم سەرکردانی کە ماون جێگەی ئەو بگرنەوە یەکریزی پشتی یەک بگرن و ناوماڵی کورد تەبا بێت و هێزەکان یەک بکەنەوە کێشەکانی ناماڵی کورد چارەسەر بکەن و تەبایی یەکریزی بخەنەوە ناماڵی کورد بە تایبەتی ئێستا پژێوی پێوە دیارە ناماڵی کورد و زۆر کێشە و قەیرانمانەیە قەیران و کێشەکان چارەسەرکەن و نیڵە زیاتر تەشەنە بکات دەرسی لێ وەرگن و کەوا مردن شتێکە لە ڕێ هەمومانە هەمومان سپینی ئەمرین لە بردننی بەڕێز مامجلال و سەرکردە لانەکان هەمومان دەرز وەرگین ئەو سەرکردە بەڕێزانی کە ئاوا ماون داواکارم ببێ بە بند و دەرز بۆیان ڕێزیان ڕێز لە میلەت بگرن و بەتەن کێشە گرفتی میلەتەوە میل میلەت کارەبای نییە میلەت مەعاشی نییە میلەت ئاوی نییە و بەڕاستی بە تایبەتی شاری سلێمانی زۆر بێ ئیشی و بێبژێوی پێوە دیارە خەڵکەکەی زۆر پێوەی دیارە. ئەم شەو دەمانەوێت لەگەڵ هاوڵاتیانە باز لە مردنی سەرکردەکان بکەین. ئیشاڵە مردنی مامجلال دەبێتە هۆی ئاشتەوایی لە هەمووی عێراقنەک لە کوردستان. خوای گەورە ئەمەی بە ئێمە یاوە کە ئەبێ ڕۆژە لە ڕۆژانش هەر بچنە بەردەستی خۆی. تەمەشایە چ ڕابردوو کابرایەکەن چی لەگەڵ خۆی برد چی لەگەڵ خۆی برد هیچی نەبەر. کەسانێکی دڵسۆزی هێشتاماوە لەم گەل و میلەتەیە بتوانێت شتێ بۆم خەڵکە بکە. هەتا ڕۆژێ سەعاتێ زووتر ئەو سەرۆت و سامانەی ئەم میلەتە هەژار ڕۆستەم دیدێ بگەڕێنەوانێ باشترە بووە. ئێستا هەمومان بینیمان لە تەعزەی کاکنەوشیروانە سەرکردەکان قسەیان نەکرد خەڵک چۆن بوو بەیان مامۆستا عەلی باپی قسەیە کرد چۆن بوو بەیان خەڵک هەچ کەسۆ مێژوێ بۆ خۆی تۆمارەکە و بۆ ژیاننامەی خۆی میلەتی ئێمە ئەناڵێنێ بەدەست سەرکردەی نە سیاسی یا نە ئەکادمی. مامجلال کۆچی دوایی کرد تا چەند پێ دوایە مردنی مامجلال پەیامێکە بۆ سەرکردە سیاسیەکانی کە ئێستا ماون لە ژیانە پێویستە بەر لەوەی وەکو ئەو ژیان بەجێ بێڵن پێویستە چاکسازی بکەن خزمەتی میلەتەکان بکەن دڵی میلەتەکان ئاشکەنەوە چون ئەوان ڕۆژێک دەبێت ژیان بەجێ بێڵن بەتاشیت هەروەڵا حەقە میلەداشکەنەوە لە ڕویان بێ بمرن و خەڵک فرمێسکیان بۆ بڕژێت نە خەڵک پێی خۆش بێت بەڕاستی وایە بەداخەوە هەندێک سەرکردە هەیە کە زەرورن بۆ ئێستای میلەت بۆ کوردستان زەرورە بۆ چواپاچە زەرورە کە بژین بەس خوای گەورە ئایان باتەوە خوای گەورە خۆی باش دەزانێ هەشە کە زەرورە میلەت نەجاتێ بە لە دەستی بمرێ ئەوە نامرێ بەداخەوە. باشە کەواتە ئەم مردنە پەیامێکە بۆ ئەوەی سەرکردەکان بە خۆیان بچنەوە چاکسازی بکەن میلەت ئاشکەنەوە احترای میلەت بگرن خزمەتیان بکەن وا بەتاشید ڕاستە وایە بەتاشید حەق لەگەڵ میلەتە ئاژمنەوە بۆ مێژووی خۆیان سەرکردەیە نەتوانێت لە دوای خۆی مێژوویەکی پڕ لە سەروەری بەجێ بێڵێن مێژووی پڕ لە شانازی جێ بێڵێت ئا پێی دەوترێ سەرکردە بەڵێ هەموو ڕاستەوە قسەی تۆ ڕاستە ئێستا هەمومان بینیمان لە تەعزەی کاکنەوشیروانە سەرکردەکان قسەیان نەکرد خەڵک چۆن بوو بەیان مامۆستا عەلی باپی قسەیە کرد چۆن بوو بەیان خەڵک هەچ کەسۆ مێژوێ بۆ خۆی تۆمارەکە و بۆ ژیاننامەی خۆیت. کۆچی دوایی بەڕێز مامجلال کۆس بچێت زۆر زۆر گەورە بوو لە یەکێتی نیشتمانی کوردستان بەڕاستی ئەم پیاوەکی تا بڵێ بەهیمەت بوو یعنی منطقی بوو کابرایەکی سیاسی بوو کابرایەکی دوور لە شەڕ و ئاژاوە و کێشە بوو بەڵام من ئەوەندا ئەڵێم هیوادارم داوا لە خوای گەورە ئاکەم شوێنی ئەم کابرایە بە بەهەشتی پانی گەورە شاد کاتن هیوادارم لایەنەکانی تریش یعنی هەدەفێک لە کۆچی دوایی ئەم پیاوە گەورەیە بۆ شایەک وەگرن مستەقبەلی ئێمە هەمووی مردنا مستەحیلە کەسی دەرچێ و هیوادارم لایەنە سیاسەکانیش ببتە هەوێنێک بۆ ئاشبنەوەی تەبایی هەموو لایەنەکان بەشکو ئەم میلەتە نەجاتیە بێ لەم کێشە و بەزم و هەرایە ئێمە وەک بەڕێز مامجلال ئێم بە بەعام بەلای هەموو لایەنەکانەوە هەمومان قەرزاری مێژووی ئەو پیاوەین بە مناڵ بە ژن بە بچوو بە گەورە بە سیاسەت مەداران هەر هەمومان قەرزارباری مێژووی ئەم پیاوەینە هیوادارم وەکی ئەم میلەتە لێ ڕازی بووە هیوادارم خوای گەورەش ئەوها بەهەشتی گەورەی شاد بکاتن مستەقبەلی ئێمەش وەک ئەم مستەقبەلی ئەم
پیاوە بەڕێزەیە کەس لی نەجات نابی هیوادارم سەرکردەکان بەزەڕێک بە خۆیان دابچنەوە هەوێنە گوەگرن لە دوای کۆچی بەڕێز مامجەلال دانیشتنەچکەن دانیشتنەکی یعنی دڵ پاکانە بە هەموو لایەنەکان کۆبنەوە سەر مێزی گفتوگۆ چارەسەرێکی ئەم وەزعە بکەن ئیشاءالله هیوادارم دوای کۆچی بەڕێز مامجەلال هیوادارم هەموو لایەنەکان دەرفەتێک وەگرن پێکەوە دانیشن ئاشتی خوازەگت بۆ ئەم ملەتە دابین بکەن هیوادارم دووبارە لە هەموو سەرکردەکان تەمەشایە چ ڕابردوو و کابرایەکەن چی لەگەڵ خۆی برد هیچی نەبرد خۆی تەسمیلی خۆی گەورە کرد ئەم میلەتەش هیوادارم هەوێنێک بی دوای کۆچی بەڕێزمامە هەوێنێک پێکەوە ئاشتی خوازێک دروست بکەن لە پێناوی خاک و نیشتمان وەتەنە ئەوەی ڕاستی بێ مردنی مام جەلال کۆسپێکی گەورە بوو کەوتە سەر میلەتی کورد پێش مام جەلال نەوشیان مستەفا بوو ئەوەی ڕاستی بێ لە کاتی نەخۆشکەوتنی مام جەلالە پێش لە کاتی نەخۆشکەوتنی مام جەلال گەورەترین کەلێن گەوتە سەر گەلی کورد و دوای مردنەکەیشی زیاتر ئەو کەلێنە گەورەتر بوو و هیوادارم هەرچی مەسوول و سەرۆکوی حیزبەکانە بەعام هەموو حیزبە باڵادەسەکانی هەرێمی کوردستان دەرسێک وەرگرن ئیتر بچنەوە بە خۆیانە میلەت پڕ بووە بەسە ئیتر ئەوە مام جەلال کۆچی دواییکن نەوشیان مستەفا بە دوایە ئیتری سەرکردەیەکی ترمان بەو شێوە نەماوە ئیلا هەر سەرۆکی بڵین مەسعود بەرزانیە تر ئەویش ئەبێت چاو لەمان بکات ڕۆژێکی شێت حتمما ئەویش کۆچی دواییەکات ئێتر بەعامە بێت میلەت پشتگوێ نەخرێت بەڕاستی لەم کاتەیە کەواتە مردنەکان ئەومان پێ دەڵێ کە تۆش دەبێت ژیان بەجێبێڵیت و هیچ شتێکیش لەگە خۆتان نابیت سەرۆت و ساماڵی دنیا و پلە و پۆست و پلە و پایە بەکەڵکە نادێ تەنها کردەوەکان لەگەڵ خۆدا ئەبەی تر باش بە یا خراپێ بەتەئکیدی من هیوادارم هەرچی ئەو سەرۆک و لایەنانە هەیە ئیشێکی باش بەجێبێڵن وەکو سەرۆک مام جەلال نەوشیان مستەفا کە مێژویان نووسیەوە بۆ گەلی کورد هیوادارم ئەوانەی کە ماون لێرە ئەوانیش هەمان مێژوو بنووسنەوە ئەم شۆ دەمانەوێت لەگەڵ هاوڵاتیانە باز لە مردنی سەرکردەکان بکەین ئیشاڵە مردنی مامجەلال دەبێتە هۆی ئاشتەوایی لە هەمووی عێراقنەک لە کوردستان خوای گەورە ئەمەی بە ئێمە یاوە کە ئەبێ ڕۆژێ لە ڕۆژانیش هەر بچنە بەردەستی خۆی تەمەشایە چ ڕابردوو و کابرایەکەن چی لەگەڵ خۆی برد هیچی نەبرد کەسانێکی دڵسۆزی هێشتا ماوە لەم گەل و میلەتەیە بتوانێت شتێ بۆم خەڵکە بکە هەتا ڕۆژێ سەعاتێ زووتر ئەو سەرۆت و سامانەی ئەم میلەتە هەژار ڕۆستەم دیدەیە بگەڕێنەوانێ باشترە بووە ئێستا هەمومان بینیمان لە تەعزەی کاکنەوشیروانە سەرکردەکان قسەیان نەکرد خەڵک چۆن بوو بەیان مامۆستا عەلی بابی قسەیە کرد چۆن بوو بەیان خەڵک هەچ کەسۆ مێژوێ بۆ خۆی تۆمارەکە و بۆ ژیان نامی خۆی میلەتی ئەمە ئەناڵێنێ بەدەست سەرکردەی نە سیاسیە نە ئەکادمی مردنی مامجەلال چ پەیامێکی پێ بۆ سەرکردە سیاسیەکانی دوای خۆی بە جۆرە لە جۆرەکان کە ئەوانش دەبێت ڕۆژە ژیان بەجێبێڵن بۆیە پێویستە ئەم سەرکردە سیاسانە بەخۆیانە بچنەوە دڵی میلەت ئاشکەنەوە و خزمەتی میلەتەکان بکەن بەڵێ بەڕاستی من زۆر دڵگرانم بە کۆچی دوایی مامەمان و بەڕاستی ئەو گەلی کوردی جێهێشت و کەسێک بوو خەمخۆری کورد بوو و من پەیامێکم هەیە بۆ هەموو سەرکردە سیاسیەکان هیوادارم ئەوان بی لە پارە و گیرفانی خۆیان نەکەنەوە هەمومان هەر وەکو خۆروان ئاوا بین لە کۆتاییە بەڕاستی پارە و مڵک و سامان و سامانی سروشتیوەمانی سوودێکی نییە هەمومان لە ئاخیرا وەکو مامەی بەڕێز ئەڕۆین دنیا بەجێڵین داوام وایە ئەوان بیر لە میلەتەیان کەنەوە خەمخۆریان بن ئەوە تا ئێستا هەموو گەلی کورد خەمخۆرە و خەمی مامەیەتی و هەمومان پرسەمان هەیە لە ئێستادا و بەڕاستی زۆر دڵتەنگین کە ئەو کەسێکی ئاوا باش بووە جێهێشتین لەم کات و لەم زروفە ناخۆشەیە کە لە ویلایەتێکە ئینجێی ناکۆچە و چەنەها قەیرانی گەورە ڕووی تێکردوین بەڕاستی زۆر خەمبارم بە کۆچی دوای مامە کەواتە پێویستە سەرکردەکان بەخۆیان نابچنەوە چونکم لە دوای خۆیان جگە لە کفنەکە لەگەڵ خۆیان هیچ شتێکی دیکە نابن کەسمان نەبینیەوە لەگەڵ خۆیان
پارۆ ماڵەکەی بات و لەو دنیا خەرجی بکات و بەکاری بێنێت کەواتە بەس کە دۆی جوانە و چاکەمێنێتەوە. باڵێ بە دڵنیایەوە من داوایان لێکم کەەوە خەمخۆری میلەت بنکاری چاکە بکەن بۆی وەکو مامەی بەڕێز خەڵک خەمیان بۆ بخوا دوعای خێریان بۆ بکات چونکە لەو دنیا بەس دوعا فریایەنەکەی بەڕاستی نەپارە نە مڵک نەسەرۆت و سامان هیچ شتێک نییە بۆ ئەوان داوایان لێکم ئەم وەسعشمان بۆ باشترکەن بەڕاستی ئێستا وڵاتە ئەم هەرێمی ئێمە زۆر جێمەترسیە لە دوایی ڕۆشنی سەرۆک تاڵەبانی. ئەمە ڕا بۆ چوونەکانی هاوڵاتیان بوو لەسەر کۆچی دوایی بەڕێز مام جەلال تاڵەوانی. جارێکی تر هیوادارین دەیڵێنەوە خوای گەورە بە بەهەشتی بەرینی شاد بکات. هیوادارین ئەو گومانە باشانەی کە خەڵک پێ برد لەم بەرنامەیەدا ببێتە هۆکارێک بۆەوەی کە خوای گەورە لێی خۆش بێت و بە بەهەشتی بەرینی شادکە ئینشاءالله. هیوادارین هەر سەرکردەیەک بەر لەوەی ژیان بەجێ دێڵێت مێژوێکی پڕ لە سەروەری بۆ خۆی تۆمار بکات بە جۆرێ لە جۆرەکان کە دوایی خەڵکی باسی کارە چاکەکانی بکەن نەک بڵێن ئەو لاترچێ و لە کۆڵمان بوویەوە. مردنی بەڕێز مام جەلالیش ئەو پەیامەمان پێ دەڵێت کە ئەو سەرکردانەی کە ئێستا لە ژیاندا ماون و کە ڕۆژ بە ڕۆژ داهات و سامانی ئەم میلەتە کۆ دەکەنەوە و ئەم میلەتیان هەژار و برسی کردووە کە ڕۆژ بە ڕۆژ داهات و سامانی ئەم وڵاتە ئەخزێنە بانقەکانی وڵاتانی جیهان و لەوێ خۆیان و وڵاتانی پێدەوڵەمەندەکەن پێویستە بیهێنەوە بۆ ئەم خاک و نیشتیمانە و ئەم گەلە ڕەشوڕەتەی پێیاش بکەنەوە. پێویستە ئەو پارەیە بهێنرێتەوە ئەو منداڵە شەهیدانەی کە باوکیان شەهید کراوە و کە ئێستا جلوبەرگیان نیەوە خوێندن دەستی پێکردووە جلوبەرگیان بۆ پێکڕێ بۆ ئەم گەرمە بۆ سەرمای ئەم زستانە کتێب و قەڵەم و دەفتەری پێ بکڕێت جانتای پێ بکڕێت بۆ ئەو منداڵانە پێویستە ئەو ئافرەتە بێوەژنانە ئاوڕیان لێ بدرێتەوە مەعاشەوە بڕێتەوە. پێویستە سەرکردە سیاسەکان بەخۆیان نابچنەوە کە ئەوان ڕۆژێک دێت ژیان بەجێ دێڵن چونکم تا سەر کورسی و دەسەڵات و پۆست و پلۆپایە بۆ هیچ کەسێک نامێنێت. ئەوەی دەمێنێتەوە کردەوە باشەکانیەتی ئەوەی دەمێنێتەوە ئەو کردوانەیە کە لەگەڵ خۆی دەبێتە ناو گۆڕەکە. بۆیە پێویستە سەرکردە سیاسەکان هەتا هەلێک لە بەردەمیان نەماوە میلەت ئاشکەنەوە ئەو میلەتەی کە دڵی لەوان شکاوە دڵیان چاکەنەوە و خۆیان خۆشەویستکەن لای خەڵک تاکو ئەم میلەتە هەستکەن سەرکردەیەکیان هەیە بەدڵ خۆشیان ئەوێت بەدڵ خزمەتکاریانە بەدڵ بۆیان تێدەکۆشێت. بۆیە چیتر ئەم میلەتە خەمی گەورەی ئەوە نەبێت کە بژێوی ژیانی بابڕێەوە بەڵکو خەمی گەورەی ئەم میلەتە ئەوە بێت کە دەوڵەت ڕابگەنرێت و کە سەرکردە سیاسەکانیان لەشان ساغ بێت. ئەمە پەیامەکانی هاوڵەتیان بوو هیوادارین جێ خۆی گرت بێت تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خۆی گەورە پشت و پەنایی هەموو لایەکمان بێت.